وەلی سڵاوت لێبێ سەبارەت بە ئەنجامدانی ئەم کۆبوونەوەیە چی لەبارەی ئەجێنداکەیەوە دەزانی؟ سڵای خی گەورە لە تۆ تاوای بیسەر و بینەرانی کەناڵی ئاسمانی پێمیش بێتن بەڵێ وەکو تۆ ئاماژەت پێکرد لە سەرداوای حیزبی زەحمەتکێشان کە لە چەند ڕۆژی ڕابردوو سەردانی سەرجەم لای نەسیاسەکانی کرداوای لێکردن کە کۆبنەوەیکی هاوبەش ببەسرێ بۆی کە لە کۆبنەوەکەدا باز لەوە بکەن کە چۆن لیستێکی هاوبەش پێک بهێنن لە ناوچە دابڕێنراوەکان و هەروە بۆی کە دەنجی کورد زیاتر من نەک دەنجیان بفەوتێتن بۆیە ئەمڕۆ کۆبنەوەکە ئەنجام درراوە هەرێکە لە گۆڕان و کۆمەڵ و هاوپەیمانی بۆ دیموکراسی دادپەروەری و هەروە پارتی و كێتی و كگرتوو هەروە بڕیاروای حیزبی شوعی و چەند حیزبێکی تریش کە ئەوانەی بارگیان هەیە لەو ناوچانەدا بەشداری کۆبنەوەکە بکەن و ئێستا کۆبنەوەکە دەستی پێ نەکردووە چونکە چاوەڕوانی حیزبی شوعی ئەکرێ بۆی کە بگاتە بارگای حیزبی زەحمەتکێشان بۆی کە کۆبنەوەکە دەست پێ بکاتن بە پێ و زانیاریانێ بەدەست من گەیشتووە چەند پێشنیارێک هەیە بۆی کە ئەم لیستە دروست بکرێت پێشنیارێک هەیە بۆی کە لیستی نیشتیمانی کە ئەوەی ئێستا دروستکە لەنیان گۆڕان و کۆمەڵ و هاوپەیمانی ئەو حیزبانەی تر کە بەشدار نەبوونە کاندیدیان هەبێت چونکە بەپێی ئەم یاسایە کە لە کۆمیسیۆن هەیە هیچی تر ناتوانێت هاوپەیمانێتی دروست بکرێتن وادەکەی کۆتایی هاتەوە بۆی ئەبێ ئەم حیزبانە تەنها کاندیدیان هەبێ لەم لیستە ئەوگەر بێت و ئەم سێلایەنەی کە ئەم لیستیان دروست کردووە ڕازی بن ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەمە دەکرێتن بۆی بەڵام ئایا ئەوان کە ڕازیش بوون ئایا بۆ کاندیدانەی کە پارتی و كێتی و كگرتوو ئەمانەی کە کاندیدی ئەەکەن ڕازی ئەبن یاخود ئەبێ کاندیدەکانیش ئەوان مەرجیان هەیە بۆی کە کاندیدەکان چ جۆرێک خاڵێکیان هەبێتن اینجا ئەتوانن بەشداری بکەن لەم لیستەدا ئەوان مەرجی خۆیان هەیە تایبەت بەمە هەروە پێشنیارێکی تریشەیە کە ئێستا ئەتواندرێت بە پێی یاسا لە هەر پارێزگایمان بڵێ کۆبوونەوەکە لەسەر چاستێک بەڕێوە چێوانی کە بەشداری کۆبوونەوەکە کە ناستی حیزبیان چییە؟ ئەوانەی کە بەشداری کۆبنەوە کردووە تاوکە ساوانێک کە من بینون هاتوونەتە هەموو لە ئاستی باڵانە ئەندامێکی مەکتەبی سیاسی و هەروە ئەندامێکی سەرکردایەتە هەموو حیزبەکان بەو جۆرە هاتوونە و ئێستای کۆمەڵ ئەنوەر سەنگای ئەندامی ئەنجومەنی جێبەجێکردن و هەروە سەلیم کۆی ئەندامی سەرکردایەتی هاتوونە هەروە لە حیزبەکانی ترش بە هەمان شێوە لە ئاستی باڵا بەشداریان کردووە دەیانوێت ئەمڕۆ بگەن بە میکانیزمێک بۆ دۆزینەوەی ئەوەی کە چۆن بتوان لەم لیستە هاوبەشەدا بەشدار بن من دەمەوێت ئاماژە بە پێشنیاری دوم بکەم کە لە کۆبنەوەکەدا پێشنیار ئەکرێتن ئەوش ئەوەیە کە ئاخۆ کە ئێستا مادەم کۆمیسیۆن ڕێگا نادا هاوپەیمانێتی دروست کرد لەسەر تاسەری عێراق کە ڕێگا کاتەکەی تەواو بووە ئەبێت چی بکرێتن ئەگەر هاتوو ئەو لایەنانە ئامادە نەبوون لە کاندیدیان لە لیستی نیشتیمانی پێشکەش بکەن ئەو کاتە ئەکرێتن کە لە هەر پارێزگایەک لیستێک جیاواز دروست کە بە ناوی جیاواز ئەو حیزبانە هەموو کۆبکاتەوە لەو لیستە بەڵام دەبێت ناوەکەی جیاوازێ بنمە لە کەرکوو ئێستا لیستی نیشتیمانە ئەبێت لە پارێزگای نینەوە یان لە شوێنەکانی تر ناوەکەی جیاواز بێ اینجا ئەتوانن بەشدار بکەن ئەمانە هەموو توێکرێتن ئەگەر گەیشتنە کۆبنەوە لە کۆبنەوەکە ئەگەر گەیشتنە دەرئەنجامێکی باشەوە بڕیار وایە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیش ببەستن بەڵام تاوکو ئێستا دیار نییە